بە ناوی خۆی گەورە و مێرەبان خوشکبرانی بەڕێز بەداخەوە دیسان بەهۆی بارینی بارانێکی زۆر و هەستانی لافاو دیسان کارەساتێک ڕوودا و بەداخەوە ئەم جارە دیارە زیانی گیانیشی بەدواوە بووە. من بەم بۆنەوە سەرخۆشی لە هەموو کەسوکاری قوربانیان دەکەم و هیوادارم خوا سەبووری بنەماڵەکانیان بدا و دڵنەوەیان بداتەوە. لە هەمان کاتدا دەمەوێت دەستخۆشی لە وەزیرە بەڕێزەکان و پارێزگار و ئەنجومەنی پارێزگا و هەموو بەڕێوەبەر و فەرمانبەرانیش بکەم کە هەر لە بەرەبەیانیەوە بەشدار بوون لەوەی کە بەهانەی خەڵکەوە بچن و سەردانی شوێنی کارەساتەکەیان کرد، شوێنی لافاوەکەیان کرد و بەشدار بوون لەوەی کە ئەوەی لە دەستیان بێ بۆ هاوکاریکردنی خەڵک درێغی نەکەن. بەداخەوە ئەمە کارەساتێکی سروشتیە کە بەهۆی بارینی بارانێکی زۆرەوە ئەم ڕووداوە ڕوویداوە. ئەمەش جگەل لەوەی کە ئینسان شکرانی خوا بکە هیچ تری پێ ناکرێ، بەڵام لە هەمان کاتدا پێویستی بە بەدواداچوونیشدا هەیە بۆی بزانین کە ئەگەر لە هیچ شوێنێک کەم تەرخەمیەک هەبوو بێ دەستنیشانی ئەوە بکەین. من سوپاسی هەموو ئەو دەستگا و خێرخوازانەش دەکەم کە هەر لە سەرەتاوە لەگەڵ لایەنی فەرمی هاوکار بوون، بەشدار بوون بەوەی کە هاوکاریان پێشکەشی خەڵکەکە کردووە. من دەستخۆشیان لێ دەکەم و سوپاسیان دەکەم. دیارە گەورەبوونی شاری هەولێر لە ساڵانی ڕابردوو دوای ئەوەی کە کۆبوونەوەمان هەبوو لەگەڵ بەرپرسان لێرە لە بارەگای پارێزگای هەولێر بۆیان باس کردم کە یەکێک لە هۆکارەکان گرتنی ڕێڕەوی ئاوەکە بووە کە بەداخەوە لەو ساڵانەی ڕابردوو لەوانەیە وەکو پێویست بە شێوەیەکی ئەندازیاری ڕەچاوی ئەوە نەکرابێ کە ڕێڕەوی ئاوەکە نەگیرێت. ئەمەش وای کردووە کە ڕێڕەوی ئاوەکە دەگیرێت دیسان لەوانەیە ببێ بە هۆکار بۆ ئەوەی ئەم جۆرە ڕوودا و کارەساتانەی لێ بکەوێتەوە. بۆ ئەمەش ئێمە لێژنەیەکی تایبەتمان ڕاستپاردووە بۆ ئەوەی لێکۆڵینەوە بکەم بزانن کەم تەرخەمیەکان چین، لەکوێ کێشە هەبووە، ئەگەر پرۆژەیەک دەستدرێژی کراوەتە سەر ڕێڕەوی ئاوەکە یان بە شێوەیەک پرۆژەکانیان جێبەجێ کردووە کە مەترسی ڕووداوی لەم جۆرەی لێکراوە، ئەبێ ئەو شتانە هەمووی دەستنیشان بکەن بۆ ئەوەی چارەیان بکەن. و لە هەمان کاتدا دیارە هەندێک کەنداو هەبووە کە لەوانەیە پاشماوەی تێکرا بێ یان ڕێگاکەی لێگیرا بێ. ئەمە دوو حاڵەتە، یەکێکیان بۆ ئەوەی ئێستا بزانین چ پێویستە بکرێ هەر لەم ڕۆژانە بۆ دووبارە نەبوونەوەی ئەم جۆرە کارەساتانە. بەشێکی تریشی ئەوەیە کە لە ڕووی درێژخایەنەوە ئێمە چۆن ڕێگری بکەین لە دووبارەبوونەوەی ئەم جۆرە ڕووداوانە لە داهاتوودا. ئەمەش پێویستی بە دراسەیەکی ورد هەیە، پێویستی بە دراسەیەکی ئەندازیاری و زانستیانە هەیە کە دواتر بێگومان بە وردی لەسەریشی دەوەستین و لانی پەیوەنددارمان ڕاستپاردووە بۆ ئەوەی هەموو ئەو خاڵانە لە بەرچاو بگرن. لێکۆڵینەوە لە هەموو ئەو بابەتانە دەکەین بزانین ئەگەر هۆکارەکان هەرچی بوو بن ئەوەی سروشتیە هیچمان پێ ناکرێ، بەڵام ئەوەی بەدەستی ئێمەوە بێت بێگومان ئێمە لەسەری دەوەستین و ئەوەی پێویست بێ دەیکەین. ئێمە هێزەکانی زێرەوانی و پۆلیس و پێشمەرگەشمان ئاگادار کردوتەوە بۆ ئەوەی ئامادە بن لە کاتی پێویستدا لە خزمەتی ئەو لێژنەدا بن و هاوکاری خەڵکەکە بکەن. هەر لێرەوە من دەمەوێت ئەوەش بڵێم کە لێژنەیەکیشمان ڕاستپاردووە بۆ خەملاندنی ئەو زیانانەی بە خەڵکەکە کەوتون. هیوادارم ئەوانش بتوانن بە زووی کارەکانی خۆیان بکەن بۆ ئەوەی لە دەستمان بێ هاوکاریە و خەڵکە زیان لێکەوتوانە بکەین. من لێرەداوە لە هەموو
پارێزگا و شار و شارشکەکان دەکەم هەموو بەڕێوەبەر و بەرپرس و فەرمانبەرانی حکوومەتیش دەکەم وەوەی ئامادەکاری بکرێت لە شارەکانی تریش هەروەها ئێستا لە هەولێرش کە وەکو دیارە شەپۆلی باران لەوانەیە بۆ ماوەیەک درێژەی هەبێت ئامادەکاری بکەن و هاوکاری خەڵکەکە بکەن و لە ئێستاوە خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی نەیەڵن خوا نەخواستە ئەم کارەساتە لەوەی کە هەیە گەورەتر بێت. من جارێکی تر سپاسی خەڵکی خۆشەویستی هەولێر دەکەم کە ئەوانیش بەقەت توانای خۆیان هاوکاری هاونیشتیمانیان و هاوشارەکانی خۆیانیان کردووە و تەمەنا دەکەم هەمومان بەیەکەوە لەگەڵ یەکتر بوەستین لە کاتی وە ناخۆش چونکە هەمومان پێویستیمان بە یەکترە چۆن لە خۆشیە لەگەڵ یەکترین ئەبێ لە ناخۆشیشە ئێمە پشتیوان و هاوکاری یەکتر بین. ئێمەش ئەوەی لە تواناماندایە و پێمان بکرێ وەکو حکوومەت ئینشاءڵڵا درێژی ناکەین و هاوکاری هەموو لایەک دەبین و ئینشاءڵڵا جارێکی تریش خوا لە هەموو قوربانیان خۆش بێت و سەبر و تەحملیش بە کەس و کارەکانیان ببەخشێت و زۆر زۆر سپاستان دەکەم. سەرخۆشی لە کەسوکاری قوربانیان دەکەم و هیوادارم ئینشاءڵڵا خوا دڵنەوەی هەموو لایەک بداتەوە مناڵیەوە مناڵی ئێمە برایەوە برای ئێمە و بەداخەوە ئەم کارەساتە کاریگەری لەسەر هەر هەمومانی هەبووە و بۆیش من هاتووم پێشەوەی بێمە ئێرە ئێمە کۆبوونەوەمان هەبووە لەگەڵ ئەنجومەنی پارێزگا و لەگەڵ پارێزگار و وەزیرەکان وای بزانێن هۆکارەکان چین کە ئەم جۆرە کارەساتانەی لێ ڕوودەدەن. ئەوان بۆیان باس کردم بەشێکی ئاسەواری کارە خراپەکانی ئەو پرۆژانەیە کە ساڵانی ڕابردوو کراوە. ئەمە لێژنەمان دەستنیشان کردووە بۆی بەدووادا چوون کەم بزانن لەکوێ کەم تەرخەمی هەبووە لەکوێ کاری زانستی نەکراوە بە پێی ئەو ستانداردانەی کە پێویست بووە پرۆژە بکرێ ئەگەر لە شوێنێک دەستدرێژی کراوەتە سەر کارەکە وەکو پێویست نەکراوە ئەمە هەمووی دەستنیشان دەکرێەوە ئەگەر کەسێکیش کەم تەرخەم بوو بێ و تاوانبار بوو بێ بێگومان ئەو وەختە ئەوەی لە ڕووی یاساییەوە ئیجراتی پێویست دەکرێت. جگە لەمە ئێستا بۆ ئەوەی ئەم جۆرە ڕووداوانە دووبارە نەبنەوە ینی هەنگاوی خێرا بۆ هاوکاریکردن بۆ چارەسەری ئەو کێشانەی ئێستا برادەران خەریکن هەر خۆیان ئامادان ئێمە حتا لە پارێزگا لە وەزارەت هێزەکانی زێرەوانی پۆلیس ئاسایش پێشمەرگە هەمومان ئاگادار کردوونەتەوە بۆ ئەوەی لە ئامادەباشیدا بن و ئەگەر پێویست بێ بەهانای خەڵکەوە بچن. جگە لەمە بۆ ماوەی درێژخایانیش ئێمە بەرنامەمان هەیە بۆ ئەوەی دراستێکی زانستیانەی دەوروبەری شاری هەولێر بکەین بۆەوەی چۆن ئێمە ڕێڕەوی ئاوەکە بە شێوەیەکی سروشتی چارەسەر بکەین کە دیارە بەشێک لە کێشەکە ئەوە بووە کە ڕێڕەوی ئاوەکە دەگیرێ ئەمە ئەم جۆرە ڕووداوانەی لێ دەکەوێتەوە ئەمە جاری دووهەمە بەداخەوە بەڵام هەروە خۆشتان دەزانن هەندێک جار کارەساتی سروشتیش لە توانای ئینسان بەدەرە بارانێکی یەکجار زۆر لە ماوەیەکی کەمدا کە دەبارێ ئەم ڕووداوانە ڕوودەدەن هیوادارین خوا ڕوحمان پێ بکە هەرچەندە دیارەکە ئەم شەپۆلی بارانە بەردەوام دەبێ ماوەیەک بەڵام ئەبێ ئاگادار بوون و وریابوونیش هەبێ هەمووتان هاوکاری یەکتر بکەن منیش هاتوومەتە ئێرە بۆ ئەوەی بەشدار بم بەخوا لەگەڵێەوە هەرچی پێویستیش بێ ئامادەین و لە خزمەتیشدان و لژنەیەکی تریشمان دەستنیشان کردووە بۆ خەملاندنی ئەو زیانانەی بەر هاوڵاتیان کەوتو ئەو لزنێ مهمە ئەو لزنەیە کارەکەی خۆی بڕێچەکە جاری پێشتریش کردویانە ئەم جارێش ئینشاءڵڵا خەریک دەبن دەیکەن باوەڕ بکەن هەر لە سەعات 3 و 4 بەرەبەیانیەوە بەرپرسانیش وەکو ئێوە هەمویان لەگەڵاو خەڵکە بوون و ئامادە بوون لەم شوێنانە ئینشاءڵڵا هەمومان بەیەکەوە بینیتر بەخۆشی و بە ناخۆشیرا خوا لەمە و دۆ بەس خۆشی بدە من سپاسی تحملی ئێوەش دەکەم و هیوادارم ئینشاءڵڵا مەدوای ناخۆشی ئەوەی پێمان بکرێت دەیکەن هەر بۆ مناسبەت دیارە خەڵکێکی تری خێرخوازی شەبوون کە ئەوان شەمادەی خۆیان دەربڕیوە بۆ ئەوەی هاوکاری لێ قەومەوان و ئەو کەسانە بکەن کە ئێستا پێویستیان بە هاوکاریە دیسان جارێکی تر من دەستخۆشیان لێ دەکەم و سپاسیشیان دەکەمەوە سپاسیان